بەڵێ لەگەڵتان بەردەوامە بین ڕۆژی دوێنێ لە شاری سلێمانی دیداری لێبوردەی کە لەژێر دروشم و ناونشانی لە ئاشتیدا گەشە دەکەین بەڕێوەچوو و ئێمە لە ئەم بەشەی بەرنامەکەمان ئەمانوێت زیاتر لەسەر ئەمە گفتگۆ بکەین کە لە ئێستادا بۆ تیش خراوەتە سەر ئەوەی کە چەمکی لێبوردەی کاری لەسەر بکرێت پانەڵی بۆ ساز بکرێت دیداری بۆ ساز بکرێت و لە ڕاستیدا ئەمڕۆ کە بۆ نمونە ڕۆژی ئاڵایە هەنگاوگەلێکی لەم چەشنە بەڕێوەچوونی دیدارگەلێکی لەم چەشنە چۆنەکات ئاڵا بابەتەکانی تری تایبەت بە شوناسی کورد لە دڵی کوردانە ئەوەندەی تر بناغی بۆ بنرێت جابۆی کە لەسەر ئەم بابەتە زیاتر گفتگۆ بکەین بەڕێز دکتۆر حەکیم عوسمانمان لەگەڵایە بەڕێزیان مامۆستای زانکۆن و هەروەها یەکێک لەو کەسانە بوون کە بۆ سازکردنی ئەم دیدارە هەڵێکی زۆریانیاوە مادوونە بن دەستان خۆش بەخێرتان باش زۆر سپاس بۆ ئێوە ڕۆژی ئاڵاش لێ پیرۆز ڕۆژی ئاڵاش لە ئێوە پیرۆز بێ و دەستان خۆش بێ بۆ ئەم چالاکیە و ئەم بەرنامانەی کە لە ڕۆژی ئاڵای ئەنجامتانداوە بەڕاستی جێی دەستخۆشیە سوپاسانەکەین بۆ بانگەشتنی ئێمەش بۆی قسە بکەین لەسەر بابەتی چالاکی دوێنێ ماندوو نەبن بە هیوای بەردەوامبوونتان لەسەر دیدارەکە قساکەین بەڵام ئێوە لەسەر بابەتی لێبوردەیی دیدارەکەتان لە ڕاستیە ساز کردووە و تیشتان قسۆتە سەرم بابەتە ئەمڕۆ ڕۆژی ئاڵایە پێم خۆشە بەڕێزت پێم بڵێت لە ئێستا ئێمە هەندێک کێشە بەتایبەت کێشەی ئابووریمان هەیە لە هەرێمی کوردستان لەوانەیە تۆزێک دڵی کوردانی بێتاقەت کردبێت بۆ نمونە لانەیە ئەو خۆشەویستەی کە جاران بۆ خاک بۆ نیشتمان هەیەیان بوو ئێستا تۆزێک لانەیە کاریگەری وەرگرتبێت لەبەر ئەم بارودۆخی ئابووریە کارکردن لەسەر چەمکێک وەکو لێبوردەیی چۆن وا ئاکات کە ئەم چەمکانە لە دڵی کوردانە ئاڵا خاک نیشتمان بە قووەتر بکات وەکو جارانی لێ بکە سپاس بۆ پرسیارەکە دیارە بابەتی لێبوردەیی وابەستەیە لەگەڵ پێکەوە ژیان لەگەڵ مرۆڤە لەگەڵ هەموو ئەو شارستانانی کە مرۆڤ دروستی کردووە ئاشتی تیا بەرقەرار بووە لێبوردەیی هەبووە پێکەوەیی هەبووە قبوڵکردنی یەکتریتیا هەبووە کە ئەمانە ئەو مەرجانن کە پێویستە مرۆڤ هەیبێ بۆی بتوانێت لە چوارچێوەیەکە لەگەڵ کۆمەڵی خەڵکی ترە هەڵکا و بژی لێبوردەیی ئەوەیە کە من تۆ قبوڵ کەم بە هەموو ئەو جیاوازی و ئەو جیاوازی لە ڕووی فکری لە ڕووی شکڵ لە ڕووی بیرکردنەوە لە ڕووی لە هەموو ڕۆکانەوە من قبوڵی تۆ بکەم وەکو خۆت و بتوانم لەگەڵ توایە هەڵکەم و بتوانم ژیان کەم لەگەڵ تا و بێکەوە بنیادی ئەو شوێنە بکەین کە تیا ئەژین بە هەمان شێوە ئەم چەمکی ئاشتیش بە هەمان شێوە هیچێکە لەو ینی چۆنڵی ئەو تۆڵانەی کە تۆ بەکاری ئەهێنی بووی بگەی بەوەی کە چۆن ئاشتی بەرقەرارکەی ینی بۆ ئەوەی بگەی بە ئاشتی پێویستە تۆ لێبوردەیت هەبێت ئەمەش دیارە پێویستی بە هەوڵ و ماندووبوون و جهودی هەموو لایەکەیە لە هەموو لایەکەوە پێویستە کار بکرێت لەسەر ئەوەی کە تۆ کەسێکی لە ناو کۆمەڵ خەڵکێکی جیاوازە ئەژی و پێویستە تۆ کۆمەڵێ پەیوەندی و ئەو ڕایڵانەی کە هەیە بەهێزی بکەی بۆی بتانی ینی سەرکەوتوو بیت و ینی بنیادێکی دروست بنیاد بنێ ئێمە لەوانەیە کورد زۆرترین پێویستی بەو چەمکە بێ لە ئێستاە بۆی کە زیینووی کاتەوە گەشەی پێبدا پەرەی پێبدا گرفتی گەورەی کورد ئەو حاڵەتی پەرتەوازەیی و بوونی پەیامی جیاواز و بوونی تەوەجه و ئاراستی جیاواز و یەک نەبوونیان لەسەر ئەو مافە زۆر سەرچێ زۆر گرنگانی کە پێویستە ئەوان کۆیان کاتەوە ینی کورد دیارە ئەمە هی ئێستانیە لە مێژ ئەم گرفتەی هەیە کە حاڵەتی ئەوەی کە لەسەر خەتێکی ڕاستی کە هەم ئامانجەکانی کورد جێبەجێکە هەم پاڵپشتیان بکە بۆی بگەن بۆ ئامانجە باڵایانەی کە هەیەە نەیان توانیوە تا ئێستاوەکو پێویست ئەو شتە بکەن و لە هەموو هەلێکە لەوانەیە بۆ مەرحەلەیە بۆ ماوەیەک سوودیان بینی بێ لەو بارودۆخ و مەرجانی کە هاتۆتە پێش بەڵام نەیان توانێت بەردەوامی پێ بدەن هەر لەبەر ئەو غیابی ئەو ئاشتی و ئەو لێبوردی و ئەو قبوڵ نەکردنی یەکتری و تێنەگەیشتن لەوەی کە ئەوان بێکەوە بەهێزن تێنەگەشتن لەوەی کە ئەوان بێکەوە توانن زاڵ بن بەسەر دەوروبەر و ئەو گرفتانەی کە
ڕوبەڕوویان بێتەوە. باشە باست لەوە کرد کە لە ئێستا پێویستیەکە بۆ گەلی کورد زیندووکردنەوەی گیانی لێبوردەیی یا چەمکی لێبوردەیی کورد بە گیانی لێبوردەیی بە هەرەوەزی بە پێکەوە ژیان ناسراوە ئێستا ئەکرێ بڵێن گیرۆدەی کاڵبوونەوەی هەموو ئەم چەمکانەی خۆی لەوانەیە لە هەندێ ڕووەوە یان لە هەندێ ئاستا ئەو بابەتانی کە باسێکەی زۆر هەستی پێ بکەین ئێمە و بوونی هەیە بە فعلی یعنی کە ئەو چەمکانە یا ئەو بەها باڵایانە لە هەڵس و کەوت و ڕەفتار و گفتارمان ڕنگ باتەوە بەڵام گرفتەکە ئەوەیە لە لایەن بڕیار بەدەستەکان ئەوانن کە ئایندەی ئەم ئەوانەی میلەتەکە دیاریەکەن و نەخشەی بۆ دائەنێن گرفتەکە لەوەیە گرفتەکە لەو هەندێک جار لەو کەلەڕەقیە هەندێک جار لەو خۆجیاکردنەوەیە لەو تێنەگەیشتنە لەو بارودۆخی کە هەیە ڕاستی لە ئێستای ڕاستە منتەقەکە ئەکوڵێ لە گیر و گرفتی گەورە و شەڕ و ئاشوبی گەورە ڕووکرێتە ئەم منتەقەیە و کۆمەڵی پلانی زۆر باڵە هەیە گەورە هەیە بۆی کە ئەم منتەقەیە جارێکی تر دابڕێژێتەوە لە ڕووی جوگرافیاوە لە ڕووی هێزە و لە زۆر ڕووەوە فرسەتێکە ئەگەر بێت و لە ئێستایە بەوردی تەعامل بکرێت لەگەڵ ئەو بابەتانەی کە ئێستا ینی سەری هەڵداوە و بتوانن لەو چۆن لە هەلومەرجێکی ڕابردوو توانرا کارێ بکرێ بۆی کە کورد قوارەیەکی هەبێت سنوورێکی هەبێت ئەگەر لەوانەیە باوەڕ پێهێنان و دانپێنانەکەی فعلی نەکرابێ بەڵام هەموو مقاومات و هەموو مەرج و ئەو وڵات و ینی شوێنێکی باوەڕ پێکراوی بەدەست هێناوە فرسەتێکە بۆی و فراوان بکرێ و زیاتر یان ببێتە دوو شوێن لانی کەم لە ئێستاە پاڵپشتیکردنی یەکتر لەوانەیە گەورەترین ینی ئەرک بێ یان پرۆژە بێ کە ئێستا کورد دەستی بداتێ لە سەردەستی ئەو کەسانی کە نوێنەراتی کوردەکەن لە دنیا جا ئێمە لە بابەتەکە خۆمان تۆزە دوورکەوتین چونکەمە ئەوکو من وەکو بەڕاستی وەکو ئەو چالاکیە کە کردمان دیارە چۆنڵی بەری ماندووبوون و ڕەنجی کۆمەڵی خەڵکی زۆر بوو لە پەیمانگای ناشناڵ بۆ تەکنۆلۆژیا و لە ڕێکخراوی شار و ڕێکخراوی DCO کە ماوەی مانگ زیاترە هەمومان سەرقاڵین لەم کات و ئانوساتەیە لەوانەیە زیاتر پێویست بێ قسە و باسکەین لەسەر ئەو بابەتانە یعنی بابەتی ئاشتی ینی مەفهومێک هەیە لەسەر ئاشتی ئەوەیە کە ئاشتی یعنی ئەوەیە شەڕ نییە ینی ئەوە ڕاستە ئەوە مەفهومە زۆر عامەکەیە بەڵام ئەو بابەتی کە باست کرد بابەتی نائارامی خەڵک بەهۆی بارودۆخی ئابووری یان گرفتی سیاسی یان ئەو ناتەبایی و تێنەگەیشتنی کە لە نێوان ئەو هێزانی ئەم ناوچەیە هەیە ئەمانە هەمووی ینی پەیوەندیدارە بە ئاشتیەوە کاتێک کە تۆ لە شوێنێک بژی هەست بە جیاوازی بکەی هەست بە ئارامی بکەی نەبوونی یەکسانی نەبوونی عەدالەت سەروەر نەبوونی یاسا کۆمەڵەشت هەیە کە ئەمانە دژی ئاشتیە یعنی ئەمانە هۆکاری تێکچوونی ئاشتیە کاتێک کە تۆ باسی چەمکەکەکەی ئەبێ باسی خۆی بکەیت و باسی ئەو هۆکارانە بکەیت کە ئەبێتە مای تێکچوونی ئاشتی هەر ئەوە نییە شەڕ و پێکادان هەبێت لە شوێنەکە خەڵکێکێ لەوانەیە شەڕ و چەک و ئەو شتانە وجودی نەبێت لەو شوێنە بەڵام یان لانی کەم ئەو ینی حالەتی شەڕ ئیعلان نەکرابێ بە شێوەیەکی ڕاستی بەڵام خەڵکەکە ڕۆژانە لە جەنگایە لەگەڵ دەوروبەرەکەی خۆی لەگەڵ ژیانە لەگەڵ مامەڵەکردنی دەسەڵاتدارانە لەگەڵ مامەڵەکردن لەگەڵ مؤسسەی قەزایی هەندێک جار ناڕەحەتی و نائارامیەکە کە میدیا ڕاگەیاندن دروستی ئەکات و ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو ئاشتیەی کە هەیە بکەوێتە مەترسی و بکەوێتە قەیرانەوە بۆیە ئەم بابەتی ئاشتی و لێبوردەیی یەکێکە لە بابەتە گرنگانەی کە پێویستە لەسەر ئاستی جیاواز و بە قاڵب و بە خەبارەی جیاواز قسە و باسی لەسەر بکرێت ئێمە وەکو مبادرەیە بوو لەلایەن ئەو چالاکی کە دوێنێکرا و بەڕێستانەش لێ حزورتان هەبوو تاوانجێ دەستخۆشیە کە هاوکارمان بوون و هەموو کەناڵەکانی ڕاگەیاندن پاڵپشتی ئەو چالاکییان کرد بەڵامی تر لەوانەیە یەک چالاکی کفایەت نەبێ یەک شوێن کفایەت نەبێ پێویستکە بە هەماهەنگی ینی
بە ئاستی باڵاتر و فراوانتر قسە و باز بکرێت لەسەر ئەو چەمکە و بە بەشداریکردنی ئەو کەسانی کە هەوڵماندا کۆمەڵی خەڵکی پەیوەندیدار و ئەوانە داخڵی ئەو بدیبێت و ئەوانە بکەین ئەگەر وەکو قسەکەرش لەوێنەوە بێتن وەکو حزور بەشی زۆر لە ئەحزاب سیاسیەکان لەوانی خەڵکی تر لە ڕۆشنبیران لە مامۆسانی زانکۆ خەڵکێکی زۆر نخبە هاتوو بەڵام لەگەڵ ئەوشە ئەکرێ لەگەڵ ئەو خەڵکانی کە لە ئاسێکی ترن بڕیار بەدەستن قسە و باسی قوڵتر بکرێت ئاستە جیاوازەکان و بیکردنەوە جیاوازەکان کۆ ببوونەوە بەڵێ هەموویمان ئێمە ینی هیچ ئەوەیەکمان نەکرد هیچ فلترێکمان نەکرد لەوەی کە چێ بێت و چێ نێت کەسانی سیاسی بکاربەدەستانتان بانگهێشت کردن بەڵێ بەشێکیشان هاتوبوون و بەشێکشان دیارە بەهۆی تر بە هۆکارێک نەیانتوانی ئامادە بن بەڵام گرنگ ئەوەیە کە ئێمە وەکو ئەو پەیمانگای ناشناڵ وەکو هەتوو هاوت ڕێکخراوی دیسیەوە دارم بەنای ئەوان قساکەم و ڕێکخراوی شار ئەو فلترانەمان نەبووە و ئەگەر هەشمان بوو بێت پێشتر بۆ هەر ینی هەر نەمان بۆ بەڵام بۆ ئەم بابەتە هەموویمان خسەلاوە ویستمان کەشێ دروستکەین کە قسە و باز بکرێت کۆمەڵە بابەتی گرنگ تەڕح بکرێت کە لەوانەیە جودێکی متەواضع بێت کە کراوە ئەکرێ لە مستەوایەکی باڵاتر و باشتر قسە و باسی لێ بکرێت و کاتە کاریگەرتر شەبێت و کاتە دکتۆر باغەدر نەکرێت لەو هەموو ماندووبوونە ئەگەر پێمان بڵیت لەسەر دیدارەکە زانیاریەکمان بیتێ باست کرد کە پەیمانگای ناشناڵ بەڵێ ئێوە یەکێک لە لایەنەکان بوون دوو لایەنی و دوو ڕێکخراوی تر لەگەڵتان کاری کردەوەیە ئاماژێک بۆکەی هەوڵەکان ماوەی مانگێکی پێچوەوەیە تر هەیە لەسەر ئەم دیدارە ئەگەر بتەوێت زانیاری لە ئێستای پێشخۆی دواترە چ نەسەرەوەی کە پرسیارەکانی ترمان زۆر سپاس خۆی بابەتی پێکەوژیان و ئاشتی و لێبوردەیی کۆمەڵە چەمکێکن کە ڕێکخراوی وڵاتێک نەتەوەی گرتوەکان متحدە بڵێن نیچ کردووە UN ئەوەی کردووە ڕۆژی بۆدانەوە زۆرێک لەم بۆنانە لەم بابەتانە ڕۆژیان هەیە هەندێک جار تۆ لەبەر هەندێک هۆکاری ئیتر ناتوانانی لە هەمان ڕۆژ ئەو کارە جێبەجێکەی دواخرا ئەو مۆزوعی تۆلەرانسیا بۆ مۆزوعی لێبوردەیی بەڵام هەر پرۆژە بوو بە هەندێک هۆکاری ئەوەی کە خەڵکێکمان ئەمانوی سپانگێشی کەین و باشدار بێ لەگەڵمانە بۆی ناکرایەن کێشێکی تووشە بوو گرنگ بۆ هۆکاریەوە کە تۆزێ دواکەوێ بەڵام لە بەرەنجامی کارێکی پێکەوەی کە ئەو سێشوێنەی کە باست کرد ئەم پەیمانگای ناشڵکەم خۆم ڕاگری ئەوێم هەروەکو نوێنەری ئەوان بووم لەو لیژنەی کە دروستمان کرد لەگەڵ ڕێکخراوی شار وە گەشەپێدانی مرۆیی و ڕێکخراوی دیالۆگ و ئاشتی DCO ئەمە پێکەوە دوای دانیشتێکی زۆر و کۆمەڵە لیژانی فەرعی و کۆمەڵێ کاری پێکەوەی کە ماندووی کردین بەڕاستی کە ئەم هەموو خەڵکە کۆ بێتەوە لەو شوێنە کە خەڵکەکان لە چین و توێژە جیاوازەکان بوون لە بوارە جیاوازەکان بوون لە مامۆستای زانکۆ بۆ هونەرمەندان بۆ خەڵکی سیاسی بۆ خەڵکی ڕۆشنبیر بۆ خەڵکی نووسەر و ینی زۆربەی زۆری توێژەکانی کۆمەلگایتیا بوو و بەڕاستی کارەکان زۆرجار بعدێکی تر وەرەگرێ کاتێکە میدیا دێت ئامادە ئەبێ لەگەڵ تا یعنی دەستبار بێ لەگەڵ تا و هاوکاری تەکە ئێمە بەڕاستی میدیا ڕاگەاندن بە شێوەیەکی گشتی حەزوڕێکی زۆر بەرچاویان هەبوو و ئێمە هەموو کەناڵەکانمان بانگێش کرد بەبێ جیاوازی و هەمووشیان هاتن ڕاستی گفتوگۆکانیشە زۆر باسی میدیا کرا بەڵێ هیچێک لە تەوەرەکان یعنی ئێمە نابێت کە باسی لە ئێستایە باسی هەر چەمکێکەکەین هەر بابەتێک باسەکەین ناکرێ ڕۆڵی میدیا ینی فرامۆشکەین لەبەر ئەوەی میدیا ڕۆڵی زۆر کاریگەرە بینێ لە مۆزوعی بەرقەراربوونی ئاشتی لە مۆزوعی ئەوەی کە ئایا بە چه ئاراستەیەک بڕوە زۆرجار هەندێ ینی لێدوان و هەندێ هەواڵ و راپۆرت وانە ئەبێتە تێکدانی هۆی کاری تێکدانی ئاشتی کۆمەڵایەتی ئاشتی ئەو منتقەیە یعنی هەر ڕاگەیاندنەکانن زۆرجار ئەگەر بێت و مامەڵەیەکی دروستی لەگەڵ نەکەیت ئەبێتە هۆی گرفتێکی گەورە کێشێکی گەورە دروست دەکات لە نێوان ئەو هێزانەی کە خۆیان زۆر تەبانی دکتۆر ئێستا بێگومان ئێوە بۆ سازکردنی ئەم دیدارە هەڵتان زۆر داوە بە دووادار چونتان کردووە لانێ فیدباکە جیاوازەکانتان وەرگرت بێتەوە لا دوایە بۆ ئەوەی کە ئەم بابەتی لێبوردەیە تەنیا لە هۆڵەکانان نەمێنێتەوە تەنیا لە نێو
توێژێکی تایبەت یان کەسانێکی نخبە نەمێنێتەوە و بێتنێ و هەموو کۆمەلگاوە هەر لە کەسێکی دوکاندارەوە لە کەسێکە فەرمانبەرە هەتاکو کەسێکە کاربەدەست و سیاسیە لەناو هەموو یا دروست بکرێت و بناغی بۆ بنرێ چیتر پێویستەکە بدر لەو دیدارەی ئێوە یان هەنگاوی تری زانکۆیی بەتەکیید زانکۆکان و ناوەندەکانی فێرکردن دەستی باڵایانە لە مەوزوعی بەرقەرارکردن و فراوانکردن و چۆنڵێ ئاشناکردنی خەڵک بە ڕۆشنبیری یان بە معریفەی ئاشتی لە دنیاە کۆمەڵە ڕێکخراوێکی زۆر زەبەلاح و نێودەوڵەتی هەن سەرقاڵی ئاشتین یعنی لەسەر پیس بڵدنگ ئیشەکەن لەسەر بنیادنانی ئاشتی ئیشەکەن بە دروشمە سەرێکیەکان ئەوەیە یان خۆیان تەرخان کردو بۆ بێ دیارە لە لۆکاڵیش هەیە لە ناو وڵاتیش هەیە و لە ناوچەکەشە هەیە بابەتی ئاشتی پێویستە لەسەر ئاستی جیاواز قسە و باسی لەسەر بکرێ ئاشکردنەوەی تاک لەگەڵ خودی خۆی لەگەڵ خێزانە لەگەڵ دەوروبەرە ئاشکردنەوەی بڵێن کۆمەلگا لەگەڵ ئەو دەسەڵاتدارانە دەسەڵاتداران لەگەڵ کۆمەلگا پێچەوانەوە ئەمە پێویستی یان تو چۆن بتوانی کەسێکی لێبوردەیە دروستکەی ئەمە لەوانەیە پێویستی بە زنجیرەیە کاری پێکەوەیی فرەلایەنی قوڵ بێ لە ئاسی جیاجیا لە پەروەردەوە دەست پێکەین لە خێزان دەست پێکەین لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی دەست پێکەین لە ناوەندەکانی فێرکردنی زانکۆ و ڕاگەیاندنیش لەولاوە کە ڕۆڵێکی باڵا و کاریگەری هەیە لەوەی کە ئەم ماندووبوون و هەوڵانەی کە لە شوێنە جیاجیاکانە پێشکەشەکرێ بیگەێنتە ئاستێکی تریان بۆ منە لەوانەیە ژمارەیەکی دیاریکرا و ئەوانەی کە لەو هۆڵەیە بوون دوێنێ ئاگیان لەو وتوبێژ و گفتوگۆیە بوو کە من لێرە و دەستخۆشیان لێکەم هەر لە دکتۆر هەواڵ هەر لە دکتۆر ڕێبوار سیبەری هەر لە دکتۆر سەباح و لە دکتۆر باڤێکە هەر چواریان کۆمەڵە بابەتێکی زۆر گرنگیان لەسەر ئەو بابەتی ئاشتی پێشکەش کرد لەوانەیە ئەگەر بێت و ڕاگەیاندن نەبێت و ئەگەر بێت و ئەو تۆڕە کۆمەڵایەتەکان نەبن ئەو وتوبێژەیان ئەم دانیشتنی ئێمە نەبێت کە ئێستایکەین ئەو وتوێژەی کە کراوە ئەو باس و شیکاریە و وجهە نەزارانەی کە هەیە لەسەر بابەتی لێبوردەیی و ئاشتی لە نێو ئەو هۆڵای بێنێتەوە بەڵام ئەو ڕاگەاندنە کە ئەتوانێت ئەو ڕۆڵە کاریگەرە بێنێەوە بەو زمانی خۆی بڵاوی کاتەوە بیگەێنە بە ئاسی جیاجیا دیارە ڕاگەاندن چێ لە ئەرکە سەرچەکانی ئەوەیە کە بابەتە ئاڵۆزەکان ئاسانە کاتەوە واکە کە کەسێکی ئاساییش لەو بابەتە قوڵە تێبگات بە پێویستی خۆی دیارە ئەوە گرنگە هەموو ئەمانە پێویستە بەشدار بن لەوەی کە بابەتی ئاشتی و بابەتی لێبوردەیی و بابەتی قوبوڵکردنی ئەوی تر جێگیرکەن و دیارە لە پێش هەموو پێویست بەوەیە کە قەناعەتێک هەبێ بەوەی کە تۆ کار لەسەر ئەو بکەیت قەناعەتێک هەبێ بەوەی کە چۆنەڵی جهد و ماندووبوونی بۆ تەرخان بکەیت ئەمەش لە ئەرکی دەستە بژێرەکانی کۆمەلگەیە ئەرکی سەرکردە سیاسی و حکومڕانانی ئەم وڵاتەیە کە بیکەنە بەشێک لە منهەجی خوێندن لەوەی کە فەند و پاڵپشتی ئەو حاڵەتە بکەن یعنی لە ئێستا لە ڕێکخراوە بڵێن NGO-کانی ئەوەی کە لێرەیە و لە دنیاش کارەکەن فەندی تایبەتیان هەیە بۆ ئەوەی کە ینی دیارە منەظەمە نێودەوڵەتەکان بۆیان دابینەکەن بۆ ئەوەی کە کار بکەن لەسەر بڵاوکردنەوەی ڕۆشنبیری ئاشتی چۆن ئەم کارە بکەن ئەوان خۆیان کۆمەڵێ ڕێوشێنیان هەیە کە لەم قاڵب و لەم شێوازانە ئێوە ئەتوانن کاری هاوشێوە بکەن کاری پەیوەندیدار بە ئاشتی بکەن تەنانەت هەموو توێژەکانی کۆمەلگە ئەگرێتەوە بە زمانی جیاواز بە تووڵ و ئامرازی جیاواز کارەکەن بۆ ئەوەی کە ئەو ڕۆشنبیریە بڵاوکەنەوە ناو خەڵک ئەمە ئەو فەندانە لاوان لە دەرەوە هەبێ بەڵام لە ناوەوە نییە ینی ئەو بەداخەوە تەرخانێک نییە تەرخانێکی دارایی نییە پاڵپشتیەک و هاندانێک نییە بۆ ئەوەی کە وەکو پێویست هەم دامەزراوە ڕسمیە حکومیەکان وەکو زانکۆ و شوێنەکانی تر و هەروەها بۆ ڕێکخراوەکانی مجتەمەعی مەدەنی ئەوانەی کە بڵێن چاوەڕێی ئەو فەندانن بۆی چالەکەەکانی خۆیان بکەن ئەو بابەتە بە هەند وەرنەگیراوەکو پێویست کاری لەسەر نەکراوە بۆی کۆمەڵە خەڵکێک بێن ئەم چەمکانە ناو خەڵکە بڵاوکەنەوە طبعاً ینی ڕۆڵی ئاینمان لەبیر چوو دیارە ئەوانیش لە مامۆستانی ئاینی لێ بەڵێ داواتمان کرد بەڵام ئەوان بۆ خۆیان ڕۆڵێکی گرنگیان هەیە لەوەی کە چکە مەنابری خۆیان هەیە ڕۆشۆنی خۆیان هەیە بۆ گەیاندنی دەنجی خۆیان کە ئەوانش
لەم حاڵەتەیە بەشێک لە چۆنڵی ئەرکەکە کەوتە سەرشانیان کە بتوانن بە تایبەتی کۆمەلگای کوردی کۆمەلگایکی مسلمانە و زۆربەی زۆریان بە شێوە لە شێوەکان وابەستەین بە ئاینی ئیسلامەوە یان ئەو التزامەتە ئاینیانە ئەکەن کە لە ڕێگەی ئەو التزامەتە ئاینیەوە زۆرجار ئەو بیر و بۆچوونانە لەلایەن جێگیرە بێ. بابەتەکە پێویستی بەوەیە کە لە هەموو ڕۆکانەوە لە هەموو لایەنەکانەوە قەناعەتێکە بێ و ئیش بکرێ لەسەر ئەساسی و قەناعەتە. دەستخۆش دکتۆرەوەی من بینیم لە کاتی گفتوگۆکەیە لە کاتی دیدارەکەیە هەر لە دکتۆرە پاڤێکە دەستی پێکرد دکتۆر ڕێبوار دکتۆر هەڤاڵ و دکتۆر سەباحیش هەر چواریان کورتکراوەی قسەکانیان ئەو بوو کە ئێستا کاتی ئەوەی بەڕاستی بۆستین و ئاوڕێک بۆ ڕابردوو بینەوە. بەڕێزت چیت هەیە لەو بارەیە؟ وڵای هەموو کاتێتی هەموو کاتێک بۆ پێداچوونەوە بۆ هەڵانەی کە کراوە قیشمانە سەرەوە نەکردووە کە بەڕاستی کاتمانە بۆستین ئاوڕێک لە ڕابردوومان بینەوە. دیارە بابەتەکان هەمووی بابەتی بەپێز بوو بەڵام ئاماژە بە بابەتەکەی دکتۆر ڕێبوار بکەین کە زۆر ئەو ینی ڕاستە هەموو قسەکان لەو ئاراستێ بوون هەمووی بابەتی جوان بوو بەڵام ئەو باسی ئەو خاڵی کرد کە ئێمە چیمان کردووە چیمان زەرەر کردووە ئەوەی کە کردومان تا ئێرە باشمان هێناوە ئەگە باشمان هێناوەی حاڵمان بۆیە قسەکردن لەسەر ئەوەی کە ئێمە زۆربەی زۆری کێشەکانمان کە ئێستاش کە زۆرجار لەوانەیە لەسەر زاری بەرپرسان و دەسەڵاتدارەکان نەوترێ بەڵام لەسەر دەستی بەداخەوە ئەو میدیانەی کە نوێنەرایەتی ئەو جیهاتاناکەن ئەو ڕقی و دڕدۆنگی و شەڕ و ئاژاوی کە یان بڵێن ئەو نائارامی کە هەیە لە ئەوانەوە دەرەکەوێت کە وەفدێکە ئەڕۆن بەیەکەوە هەمووی ینی چەند کەسێکن هەڵگری هەموو نوێنەری هەموو هێزەکانن تەیە بەڵام دوایی بە ناکۆشی قسە لەسەر ئەو ڕۆشت ناکرێ ینی ئەمە زۆرجار گرفتی گەورە دروست دەکات ئەو حاڵەتی کە هەیە ئێمە پێویستە کات ئێستا بەڵێستا پێویستەکە ئێستا بۆست بەیانیش دانیشین و بە خۆمان نابچینەوە پێمان وابێ ئێمە بێکەوە توانین شتێ بکەین و بێکەوەش کاتێ بێکەوە بین توانین دەنگی خۆمان بگەین و جۆشمان لێگیرە بەو شێوەیە لەبەرەوە هەر ڕۆژێ ئەو کارە بکرێ هەر باشە بەڵام تا زوو بکرێ باشترە تازوو بکرێ باشترە. دەست خۆش بێت دکتۆر گیان سپاس بۆ ئامادەبوونت. سپاس بۆ دەستان خۆش دەست خۆش بێت.